دانیشتوانی گوندە سنووریەکان لە نێوان ژیانەوەی گوند و سروشتی چیاکانیان و دڵەڕاوکێدا مەڕاسیمە کۆمەڵایەتی و سونەتیەکانیان بەڕێ دەکەن. ئەمساڵ ئەم دیمەنە پڕ لە جوانی و شکۆیە لەژێر سێبەری ترسێکی نوێدایە کەوە خۆیان دەڵێن مەترسی درۆنەکانی ئێرانە کە بەشێک لە مەڕاسیمەکانیانی ڕاگرتووە. هیوادارین ئێران ئەو مەترسیانەی کە ئێستا بۆ هۆی دروستبوونی دڵەڕاوکەی و مەترسی بەسەر خەڵکی هۆرامانەوە کۆتایی پێبێنێ و ئەو شتانە ڕوو نەدات. وەرزی بەهار لێرە تەنها ڕنگبوونی زەوی نییە بەڵکو و ململانەی ژیان و مانەوەیە. گونشینانی دەرەی مەڕ دەڵێن ئەمساڵ نەهاژەی کانیەکان و نەشکۆی چیاکان ناتوانن ئەو ترسە بڕاوێننەوە کە درۆنەکان لە ئاسماندا چاندویانە. سنووری ئێمە لەگەڵ ڕۆژهەڵاتە ئێمە زۆر تێکەڵین بگرێ ئێمە بەهۆی ئەم جەنگەوە ئێستا ئێمە پێش جەنگەکە وڵاغداروشتمان هەیە لێرەوە ئیشی بازرگانیەکەن بەس بەداخەوە بەهۆی ئەم جەنگەوە ئەم شەڕ و ئاوژاوەیە کە دروست بێ لە سنوورەکەمانە ناتوانین ناوێرین لەبەر گیانی خۆمان. هەورامان لە مێژوویەکی پڕ لە برینەوە بۆ ئاسمانێکی پڕ لە مەترسی ئێستا لە بەردەم قۆناغێکی نوێی ئازاردایە. ئەم ساڵ بە ترسەوە مەڕاسیمی شکرانە بژێری سەوزبوونەوەی سروشتیان ئەنجامدا. کە ئێمە سەرسنوورین لەگەڵ ئێرانە دەنگی درۆنەکان زۆر باش ئەبیسرێن لێرەش کە بڵین لە شارەوە دوورین زیاتر دەنگیان ئەبیسرەیە. جا هیوادارم ئەم دەنگی درۆنانە نەبێتەوە هۆی ترسێک لە ناو دڵی ئێمە کە ئەم بۆنویادانە نەکەین. وەکو چۆن لە پێشوودا ینی هاوکار و هاوخەبات بوون لەگەڵ شۆڕشەکانە بەردەوامن لەم گرنگی پێدانە و وانەیەکە بۆ ئەوەی کە بڵین ئێمە لەم ناو ئەم سەختیە کە ژیاوین هەمیشە کۆڵ نەدەرین یعنی ئەتوانین بەردەوامی بە ژیان بدەین ئەگەر لە هەر بار و دۆخ و سەردەم و هەر ژینگەیەک هاوێت. هەورامیەکان لە مێژوودا فێری ئەوە بوون کە شاخ تەنها پەناگە نییە بەڵکو و بەشێکە لە ناسنامەیان هەرچەندە ئەمڕۆ ئاسمانیان لێ تەماوی کراوە و مەترسی درۆنەکان سێبەر دەخاتە سەر مەڕاسیمەکانیان بەڵام ئەوان سوورن لەسەر ئەوەی نەشاخ و نەبەهار بۆ هیچ ڕەشەیەک چۆڵ ناکەن. فەرحان هەورامانی دەنگی ئەمریکا هەورامان.